لا قەڵاتزێ یادی مەرگەساتی 43 ساڵەی بۆمباران و یادی 32 ساڵەی ڕاپەڕینی هاوڵاتیانی قەزای پشدەر بەڕێوەچوو. وەزیری شەهیدانی حکوومەتی هەرێم بەهەک بێخاڵیەوە هاتووە و دەڵێت ئومێدەوارم هەمووان هەوڵ بدەن بۆ خزمەتی زیاتری قەزای پشدەر. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش ڕایگەیاند پێویستە بەڵێنەکانی حکوومەت لە دروشمەوە بگوازرێنەوە بۆ خزمەتی کردداری. داواکەین لە پەرلەمانتارانی بەغاو هەموو ئەوانەی کە پەیوەنددارن بە کارەکانەوە کار بکەن لەسەرەوەی ئەو مەرزە بەنێو دەوڵەتی بکرێت. دەربارەی مۆنومنتی قەڵازەیە کە بوجە و ئەرکی جێبەجێکردنی لەلایەن پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕینەوەیە و بڕی خەرجەکەی 1 ملیار و 200 ملیۆن دینارە. تا ئێستا دیارە بەوەی باری داراییەوە تەواو نەکراوە، هیوادارین ئەو پرۆژەیەش جێبەجێ بکرێت. نەخێت تەنها خۆی لە چەند ڕاستپاردە بڕیارێکی وەزارەتی شەیدان ئەفاکاوەدا بینیەوە کە ئەوەش لە ڕاستیدا ڕۆتیناتێکە کە دەبوایە زۆر دەمێک پێش ئێستا بەدەیان ساڵ پێش ئێستا ئەوانە بۆ کەسکاری شەیدان جێبەجێکراوە تازە بە تازە وەکو موژە دەدرێتە کەسکاری شەیدان. بەڵکو ئێستا پێویستە کەسکاری شەیدان و هاوڵاتیانی ئەو دەڤەرە لە ژیانێکی زۆر شایستەدامە بەتایبەت شکە لە خاچێکا دەژین کە سەرخان و ژێرخانی بڕێتی لە بەرەکەت و پڕێتی لە داهاتی باش. بۆیە پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێکی جدیتر بداتەوە لە کەسکاری شەیدان و لە هاوڵاتیانی ئەو دەڤەرە. دوای 43 ساڵ هێشتا ئاهوناڵەی خاوەنی شەهیدەکان هەر نوێیە. ئەوان ناخی خۆیان بۆ پێیان کردەوە و دەڵێن ئێمە خوێنمان ڕشت و ڕەنجی شەهیدەکانمان بۆ خەڵکانی تر بوو. خۆشەویستین بۆ هەمووتان هەیە بەس کەس دەبینێ وەک من وەکوی کوێ دوورەکەی نەکرێت وەکوی کوڕخڕ نەکرێتەوە. هەموو گەورە بن هەموو خوای لە بەڵاو نسیبەت تا بە دوور بن. خوایە من بام لێ هاتووە لە لاقپەڕی لە جەر پڕەکەم گە خەڵکەوە ئاوێ لەگەڵ تارەکە قەسری کرد لە ناقەدی قەڵازێ هەزاری وەک من جەرگیشتا ئەوم بێ ئەمن ئێستا لە تاو پڕەکەم ئالێ لە کەس ناگرن هەروە شەی باق و بریقە هیچ کارێک بۆ بنەماڵە شەیدان نەکراوە. تەنانەت زۆر جاریش ڕقم تەلەفۆن و عریزە و شتم داوە تا ئێستا شەیدەکان بە شەیدی هاوڵاتی ئەژمار کردووە، بەڵام جاشەکان و ئیستیخباراتەکان کە پێشمەرگیان شەیدەگر ئەوانە شەیدی سەنگەرن. ئەو جابابێ پردەکەم بۆ چاکات پردەکەی قەڵازێم بۆ چاکە کە بەرامبەر شەیدەکانمە و هەڵواسراوە بە ئاسمانەوە پەتەکەی نە بەو لایدا نە بەو لایدا ناپسێت. کاکە جان جادەکە کە دەچینە ناو قەڵازێ خۆمان بە دوکانەکانەوە دەنووسین تا سیارەکە لێ بەڕێت. 200 مەترەکەی قەڵازێ 200 مەتری ماوە بیکات ئێستا نەکراوە بۆمان. خەریکە خەڵک تێدا دەخن کە بۆتە گۆمە ئاو. قەڵازێ 1 جار سەدام وێرانی کرد بەڵام ئەوان 100 جاریان وێران کردووە. ڕژێمی بەعز لە 24 ساڵی 1974 لە ڕێگەی بەکارهێنانی چەکی ناپاڵمی قەدەغەکراوی نێودەوڵەتی تاوانی جەنگی بەرامبەر هاوڵاتیانی مەدەنی قەڵازێ ئەنجامدا و بەهۆیەوە زیاتر لە 160 هاوڵاتی شەهید بوون و بەدایانی تریش بریندار بوون. بردومانەکە زانکۆی سلێمانیشی گرتەوە کە ئەو کات گوازرابەوە بۆ قەڵاتزێ. دوای نزیک بە نیو سەدە لەو تاوانە هاوڵاتیان و کەسوکاری شەهیدان لە حکوومەتی کوردی ناڕازین و سەختیەکانی ژیان ئەوانی بێ ئومێد کردووە. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، قەڵاتزێ.